رادیۆی گەڕیان دەنگی هێنەرمەندان. سەرەتا من وەکو هونەرمەندی میلی ئارام شارەوانی ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم هەوادارانی ئارام شارەوانی و بۆ سەرجەم گوێگران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان. پێم خۆش بوو لەم ڕادیۆ جوانەوە لەم ڕادیۆ قەشەنگەوە کە بەڕاستی ڕادیۆیەکی بێلایەن و ڕادیۆیەکە بە دڵسۆزی خزمەت بە هونەرمەندانی میلی ئەم شارە ئەکا و هەرچوە پارچەی کوردستانەکە و ڕێز و خۆشەویستیم بۆ تامەزرێنەری ڕادیۆی میلی گەڕیان کاک جەزای ساز. بەڕاستی هەمیشە ماندووە بە هونەرمەندانەوە، هەمیشە ماندووە بە هونەرمەندانی میلی ئەم شارەوە. دەسەکانی یەکوشم دەستی مانوبوونی یەکوشم هیوای تەمەندرێژ و لەش ساغی بۆ کاک جەزای سازە خوازم و داوام لە سەرجەم هەوادارانی ئارام شارەوانی هەیە بۆ لەمە دووە ئینشاءالله لە ڕادیۆی میلی گەڕیانەوە گوێبیستی گۆرانیەکانی ئارام شارەوانی بن. چاوتا ماچەکەم ئەم پارچە گۆرانیەش پێشکەشە بە ڕادیۆی میلی گەڕیان و هەموو بیسەران و هەموو هەوادارانی ئارام شارەوانی. بۆ دوا جارە بەجێ دێڵێم ساماڵاوە ئەزیزەکەم، بۆ دوا جارە بەجێ دێڵێم ساماڵاوە ئەزیزەکەم، شاخ و دەشت و هەرداکێڵێم ساماڵاوە ئەزیزەکەم، ئەخ بۆ ومێدی ڕۆژی ڕووناک ڕێگای تاریشی داشێڵم، بەجێ دێڵم بەجێ دێڵم، ڕاستە عەشق برینێکە هەتا مردن ساڕێژ نابێ، بەڵام حەیفە بۆ عاشقێک دوای تەمانێک بێوەفا بێ، من لە سایەی عەشقی تۆدا بەتەنیا خەمم نۆشیوە، سەیری چواردەوری خۆمەکەم خەم هەر چواردەورمی تەنیوە، بەجێ دێڵم دەڕۆم بەجێ دێڵ. زۆر سپاس بۆ هەموو لایەک، زۆر سپاس مامە جەزاگیان، هیوای تەمەندرێژی بۆ خوازم بەدڵ پێشەشە بە هەموو جێگر و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان.